ڕێز شەلال گەدۆ ئەندامی ئەمیندارەتی گشتی ئەنە کەسە لەگەڵمانە سەبارەت بە ڕاگەیاندنی حکوومەتی ڕاگوزەر کە سبەینێ لە سووریا ڕاگەندرێ. بەڕێز شەلال بەخێر بێت، بۆ چوونی ئێوە چییە لەسەر ڕاگەیاندنی حکوومەتی ڕاگوزەر سبەینێ؟ بەڕاستی ئەم حکوومەت ئێمەژیمان بیستووە گە ئەم حکوومەتەوە سبەینێ ڕاگەینن و بەخۆندنجی بۆ یەک دوو ئەندامی ئەنە کەسە هاتبوو وەکو کەسایەتی گە بڕۆن ئەو مەراسیمە بەشدار ببن. بەڵام ئەوە هەردوو برادران وا بزانم ئاتیزاریان کرد گە نەڕۆین وەکو کەسایەتی بەشداری نابن لە مەراسیمەکە. کورد دەوێت بۆ شەریکی حکوومەت بە لە سووریا و شریکە سووریای تازە بێ، نابێ بڕۆی بەس بە مەراسیم ببە بە شاهێد و بە چەپڵە دەربچەی. تا ئێستا ئەم دەسەڵاتدارانی سووریای تازە قسەیان خۆشە، بەڵام لەواری پراکتیش تێکی تر دەکەن. ینی لە دەستپێکی گۆ بوون دەسەڵاتدار قسەی جوانیان هەبوو بۆ پێکاتیەکانی سووریا، بۆ کورد و بۆ کریسیانەکان و بۆ هەر درزیەکان و بۆ عەلەویەکانیش. بەڵام ئێستا لەواری پراکتیک ئێمە دەبینن لە سەری سێمانگ تا ئێستا هەموو تشتێکە دەکەن، ینی قسەی تشتەکە و واقع تشتێکی ترە. ینی قسەیان خۆشە بەڵام عملیان وەکو قسەی نییە. ینی بێگومان بە قەنەعەتی من سووریا وا بەڕێوە ناچێ و هەموو خەڵکی دەزانن کورد بەشداری ناکە سبەینێ بە هیچ شێوەیە. کورد وەکو ئەنە کەسە وەکو تەفگەرا سیاسی هیچ بەشدار ناکە، بەڵام کەسایەتیەک لە شوێنێکی تر بڕۆی بەشدار بکە ئێمە ئاگامان لێ نییە. بەڵام ئێمە وەکو ئەنە کەسە وەکو تەفگەرا کوردی سیاسی لە کورد هیچ بەشداری ناکەن لە ئەو مەراسیمی ڕاگەیاندنی حکوومەتی سووریا. باشە، پێتان وایە مافەکانی کورد وەکو ئەوەی کە پێویستە نادرێ؟ نا دیارە، ینی لە ئەو دەستوری ئەعلانی دەستوری تازە گەل پێش چەند ڕۆژێک ڕاگەیاندن هیچ باسی کورد تێدا نەبوو، هیچ باسی مافی کورد و باسی مافی کەسێکی تر نەکردووە و هەر ناوی وڵاتمایە ئەو ناو جەمهوریە عەرەبیە سووریا. ئەم شتانە هەموو بەڕاستی ینی دڵخۆشکرد نیم بۆ کورد و کورد ئێستا بە حەزەر تۆزێکی تەعامل لەگەڵ ئەم حکوومەتە دکە. بەڵام ئێمەوەی چاودێر بن و بزانن کا چییە بێ وردە کورد ینی ناوێکی جارێکی تر بە ئۆپۆزیسیۆن لە کاتێکی سووریا تازە بووە لە ماوەی قەرنێک تا ئێستا کورد هەر ئۆپۆزیسیۆن بوو، داوای مافی خۆی دەکرد. ئێستا کورد هەر وایە و ئامادەیە گەبێ بە بەشێک لە سووریا ببە شریکە ئاوادانکردنی سووریا. سووریا وڵاتی عەرەبە و وڵاتی کوردە، دو پێکهاتیە سەرەکە لە سووران، یەکە کوردە ئیتر عەرەبە و هەر پێکهاتەکانی تریش هەن. ینی نەرینی کورد ئەوە یەک سووریای ئایندە، سووریای مستەقبەل، سووریایەکی نەناوەندی بە هەموو خەڵکەی سووریا، هەموو گەلانی سووریا ببن بە ساحب ماف. نابە سووریا هەر وەکو جاران یەک دەنگ بوو، یەک ڕەنگ بوو، یەک سەقافەت بوو، یەک ئیدیۆلۆژی بە و یە قومیەت بێ، هیچ نابێ. ینی ئێمە قبولی ناکەن وەکو کورد و وابزانیم نەکورد بە تەنیا بە ئەو شێوەیە سووریا قبولی ناکەن، هەر کورد قبولی ناکەن، هەر عەلەویەکان قبولی ناکەن، هەر درزیەکان. باشە، چێن ئەو پێکاتانەی تر قبولی ناکەن، ئەو پێکاتانی ترکە قبولی ناکەن و سبەی ناچنە ناو حکوومەتەوە. وابزانم سبەی پێکاتەکان کەسی ناچنە ئەو حکوومەتە و لە هەر لە مەراسیمی ڕاگەیاندنی حکوومەت بەشداری ناکەن کەسێک. زۆر باشە. ئەی باشە بەڕێز شەلال، ینی ئەمە کاردانەوەی نێودەوڵەتی نابێ، ئەمە ینی ڕێی ئەمریکا و فەڕەنسا و ئەڵمانیا و ینی بەگشتی نێودەوڵەتی وایە بەم شێوەیە کە پێکاتەکان کووردە عەلەویە بەگشتی هەمووتان بەشداری نەکەن لە حکوومەتێک کە لە سووریایە کە فرە ڕەنگە فرە پێگاتەیە. ڕاستە، ینی هەموو وڵاتانی جیهان و بە تایبەتی غەرب و لەسەر سەری هەمویان ئەمریکا و وڵاتانی دەردووری سووریاش و وڵاتانی عەرەبەکان هەمویان دەوێت سووریا ینی ئەم حکوومەتە حکوومەتێکی نونارەتی خەڵکی سووریا بەگشتی بکەیت، نە نونارەتی ینی نەتەوەکی بکەێت. بەڵام مخابن ئەم دەسەڵاتدارانی سووریا دیارە ئەوە بەرنامەیەکی تریان هەیە، نەهجێکی تریان هەیە. ئێمە وەکو ئەنە کەسە وەکو کورد ئێمە بەردەوام بنگە کورد ماڵی کورد ڕێکخینن و کورد بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ و بڕۆن مەتالیبی کورد و نەرینی کورد بۆ سووریا تەرح بکەن لە دیمەشق لە فترەی داهاتوو. زۆر باشە. لە ئەگەرەوەی کە ینی ئێوە وەکو کورد و پێکاتەکانی تریش بەگشتی بەشداری ناکەن، ینی چیەکەن لە پاش ئەمە؟ لە پاش ئەمە ئێمە فشاری ئەم حکوومەتە دکن وردە گۆڕانکاری بێ بەسەر ئەم ئەعلانی دەستوری
قام إعلاني دستوري بوكو سوريا يعني انعكاس سوريا حقيقي بقى باسي ما في خلق بقى اقراري ما في همو بك هتكاني سوريا بقى بمشي ويا اما دبينا سوريا بري وناتشه وسوريا يعني سقام جديد لسوريا درسنا به يعني اگر جوا بري وبشه بم عقليته زۆر باش هیچ گفتوگویەکەیە لەگەڵ لایانی نێودوڵەتی بۆ ڕەتکردنەوەی ئەمە و گەاندنی ناڕەزایەتی پێگاتەکان بەگشتی لە سووریا. بێگومان ئێمە وەکو کورد ڕۆژانە تێکلی دەنێ و دیالۆگ دەنە لەگەڵ وڵاتانی جیهان پەیوەندیمان هەیە لەگەڵ ئەمریکا لەگەڵ یەکێتی ئەوروپا لەگەڵ زۆربەی وڵاتی دەردووری سووریا و قسە لەگەڵیان دەکەن و پێیان دەڵێنگە سووریاوە بەڕێوە ناچێ ینی سووریا وڵاتێکی پێکتێ سووریا وڵاتێکی پڕنەتەوە پر ئاینە پێویستی هەیە گە هەر کەسێکی نوێنەری لەو حکوومەتە هەبل ئەو دەسەڵاتە هەبێ ناوێ سووریا بە یەک ڕنگ و بە یەک ئیدیۆلۆژی و بە یەک سیاست و بە یەکنەتەوە بەڕێوە بچێ وەکو زەمانی باس باشەم حکوومەتە تاوەکو 5 ساڵی تر بەردەوامە بێ ینی پێتان ینی ئەوەستن تاوەکو کاتێککە حکوومەتەکە بگۆڕێ و تا هەڵبژارد نەکریان چیەکەن هەنگاوی داهاتوو ئێمە دەبیننگە مەسەلی کورد و مەسلەی سووریای ئایندا و شکلی دەولەتی سووریا هەموو لە دەستور پێکتێ ینی شتی گرنگ بۆمە هەر دەستورە ئەم تشتێکگە لەم دەستورە هاتووە ئەم دەستوری ئێستا ئالانی دەستوریی قورعان نییە ینی لە ئاسمان نەهاتووە ئەگەر ئێمە ببن بە جەبهەیەکی دروست بکەن لەگەڵ پێکاتەکان توانن ئەو دەستورە بگۆڕن ینی ئەو ئەلانی دەستوری گۆڕانکاری بەسەر دەبێنن ئەو 5 ساڵە ببە بە 3 ساڵ وەکو نمونە ناوی ئەو دەوڵەتە بێ گۆڕین لە جمهوری عربیە سووریا بە جمهوریە سووریا باسی مافی کورد و خەڵکی تر بکە باشە بەڕێزە ئەو دیباجەی دەستور باسی سووریا دەکە کە سووریا وڵاتێکی ناوەندیە ئێمە بیکەن بە وڵاتێکی نە ناوەندی لا مەرکەزی ئەو شتانە ینی پێویستی زۆر پێەیە ئێمە کار لەسەر ئەوە دکن لە دەمی داهاتوو باشە بەشێک لە داواکاری ینی کۆمەڵگەی نێودوڵەتی و وڵاتان بەگشتی ئەوەیە کە ئەبێت حکوومەتەکە حکوومەتێکی فرەپێگاتە بێ ڕێک پێناسەی سووریای ئێستا بکە کە سووریایەکی فرەپێکهاتەی پڕپڕە لە ڕەنگی جیاوازی نەتەوەی بەشێک لە سزاکان پێویستن بەمەوە ینی لە یەکێتی ئەوروپاوە کە لەسەر سووریا لا ببرێت داهاتوو ئەم حکوومەتە و سووریا چۆنە بێ کە بەم شێوازە بێ بەقەنەعەتی مەگە بەم شیوازە بە ئەوگە بە ئەم ئەعلانی دەستوری بە ئەم عەقلیە بە هەر سەزا لەسەر سووریا دەمینن و هەر سووریا جارێکی تر سەقامگیری لێ دروست نابێ و ناتوانین سووریا ئاوادان بکەن ینی سووریا وەکو هەمومان دەزانن بوویە بە کاڤڵ پاش 14 ساڵ لە شەڕ ئێستا سووریا بە حاجەتی هەموو خەڵکی خۆی و حاجەتی هەموو پێکهاتەکانی سووریا یەگە سووریا ئاوادان ببێ جارێکی تر سووریا بە پێکهاتەیەک بە تەنیا ناتوانێت تەقامگیری ئەو پێکهاتە لە سووریا دروست بکو ناتوانێت سووریا ئاوادان بکەیت ینی سووریا وڵاتێکی زۆر تەدمیری بووە بنیە تەحتیل سووریا نەماوە سووریا بە حاجەتی خەڵکی خۆیە و بە حاجەتی دراوسی خۆیە و بە حاجەتی هەموو دۆست و هەواڵانی ناودەوڵەتیە گە سووریا جارێکی تر ئاوادان ببێ بەم شێوەیە و بەم عەقلیە و بە ئەم تەوەجوهەوە بزانم سووریا بەرەو بە خراپی ئەڕوا وردە بەڕێز شەلال گەدۆن دامی ئەمینداریەتی گشتی ئەنە کەسە سوپاس با ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن.